دەبڕ ئێستا ئەو خارە جوانە نافرۆشێ ناکاتە حەقی ئەو لێکردن کە پێ مادی بوومە. سەرتیب سەعید جوتیارێکی دانیشتووی ناحیەی وەرتەیە. چەکەی کاکە گە نەفرۆشێ ئەمساڵ ڕوبەرێکی زۆری زەوی کشتتوکاڵی بە خیاردا چەقاندووە. ئێستا کشتتوکاڵەکەی هاتۆتە بەرهەم، بەڵام نرخی بەرهەمەکەی لە بازار سەرتیپ و تەواوی جوتیارانی نیگەران کردووە. ئەو خارە جوانە و بە ئاوی بەفێ ئاوەدرێ یعنی تەندروستە، ئاجێکی خاوێنە، جێکی فێنکە، جێکی بەبەربوومە، یعنی جێ لە ناحیەی وەرتێ بەبەربوومتر نییە، بەڵام کەچی ئیسیفادەی نیە. ئێستا ئەو خارە جوانەی دەبێت ئەو دوکاندارەکانی خۆمان یعنی چولی ئەڵێن بە 200 دیناری ناکاتە حەقی لێکردنەوە کەشی، یعنی ئەتۆ حساب کە حسابی جۆیتەکەی و حسابی ئەو هەموو مادی بوونی کە داد چەقاندی و ئاودایە و بژارت کردی و شمیال لێدایە ناکاتە حەقی ئەو مەسەفەی کە لێت کردیا. ئێرە کوێستانی مەچێ لە ناحیەی وەرتێ بەهۆی سازگاری سەرچاوە ئاویەکان و لەباری کەش و هەوای ساڵانە باشترین و نایابترین بەرهەمی کشتتوکاڵی هەیە. تامی چێژی بەرهەمەکانی جیاوازە لە زۆربەی ناوچەکانی تر. ئێرە بناری کاریۆخی گەزن چینە فەرقەکە بڵێن لەمە چێ خۆشترین جێ ئەوجا لێرە ئەو خەڵکە ساحبی دەتێرە بڵێن تەماتە و خار و شتەکە بەڵام بەرهەمی نییە، ینی هیچ ئەگە لە زەر قازانجلی ناکە ئەگەر بەخۆ لێ بخۆدەنە بیباتە شاری پارەی ناکە چولێ 100ەکە 150ەکە هەر ئەوەنجی ناکە جوانترین خیاریش ینی هەم لە ئاو هەوای هەم لە تامێ ئەو خیارە لەگەڵ خیاری دیکە فەرقی زۆرە ئەد ئاسمان لەبەری ئاوەکەی فەرقی لەگەڵ ئاوی دیکە. لە سنووری باڵەکایەتی ساڵانە زیاتر لە 37,000 دۆنەم بە بەرهەمە وەرزیەکان لە جۆری سەوزەوات لە خیار و تەماتە و کودی دادەچەقێنرێت، زیاتر لە 8,000 تەن بەرهەمی دەبێت. لە جۆری میوەجاتیش زیاتر لە 31,000 دۆنەم لە بەرهەمەکانی سێ و هەنار و هەرمێ و قەیسی و خۆخ و ترێ و جێلاس زیاتر لە 3,000 تەن بەرهەمی دەبێت. گومان هەیە زیاتر لە 1500 دۆنم داچاندراوە بە بەربوومی سەوزەوات وەکو تەماتە و خیار و کودی و گوندی ترمان هەیە زیاتر لە 2000 دۆنم یان 3000 دۆنم داچاندراوە بەو بەربوومانە کە ساڵانە بە شێوەیەکی گشتی زیاتر لە 10,000 تەن بەروبوومی ئینتاجمان هەیە هەم لەم سەوزەوات هەم لە میوەجات و تەماتە و خیار و کودی و هەروەها لە میوەجاتیش لە سێ و هەنار و قەیسی و خۆخ و ئەوانە ئەنێرین بۆ پارێزگاکانی تەبعاً هەولێر و سلێمانی و بۆڕانی ئەڕوا تەنانەت بۆ ئاکرێش ئەڕوات. ساغبوونەوەی بەرهەمە کشتتوکاڵیەکان خەمی ساڵانەی جوتیارانە. ئێستا زۆربەی جوتیاران ڕێگایەکی دوورتر دەبڕن، بەرهەمەکانیان بۆ پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین ڕەوانە دەکەن، وەک خۆیان باسی دەکەن باشتر ساغ دەبێتەوە بە بەراورد لەگەڵ پارێزگای هەولێر. ئوسمان کورسات نیوز کوێستانی مەچێ لە ناحیەی وەرتێ.